بەرپرسانی باڵای پارتی دیموکراتی کوردستان ڕایدەگەێنن سوننە و شیعە لە بەڕێوەبردننی عراقدا شکستیان خواردووە و داوا دەکەن دەسەڵاتی کورد تاقی بکەنەوە و بەرپرسانی هەرێم بکەن بە فەرمانڕەوای شارە عێراقیەکان لەگەڵ پەرەسەندنی خۆپیشاندانەکانی بەسڕە و پارێزگاکانی دیکەی عراق. عەرەفات کەرەم سەرۆکی فراکسیۆنی پارتی لە خولی پێشووی پەرلەمانی عراق داوا لە خۆپیشاندەرانی عراق دەکات دەسەڵاتی کوردی تاقی بکەنەوە. عەرەفات کەرەم پەرلەمانتار و سەرۆکی فراکسیۆنی پارتی کە لە هەڵبژاردننی ئەمجارەی پەرلەمانی عراقدا سەرۆکی لیستی پارتی بوو لە هەولێر لە تۆڕی کۆمەڵاتی تویتەر نووسیوێتی سوننە و شیعە لە بەڕێوەبردننی عراقدا شکستیان هێناوە، ئەمجارە دەسەڵاتی کورد تاقی بکەنەوە بەڵکو دۆخەکە جیاواز بێت. ئەگەر هاوڵاتیانی هەرێم بەراوردێکی سەرەتایی دۆخی سیاسی و ئابووری و حکومڕانی نێوان هەولێر و بەغدا بکەن تووشی سەرسوڕمان دەبن لاوتەی بەرپرسانی پارتی بۆ ئەو داواکاریە نالۆژیکی و گاڵتەجاڕیە. تەکانی بەرپرسا باڵەکەی پارتی لە کاتێکدایە هەرێمی کوردستان لە ئێستادا با قەیرانێکی سەختی داراییدا تێپەڕ دەبێت و زۆربەی ناوچەکانی هەرێم کێشەی کارەبا و ئاو ڕێگە و بان و خزمەتگوزاریە سەرەتاییەکانیان هەیە. حکوومەتیش ماوەی 3 ساڵە توانای ئەوەی نەماوە نیو موچەی مانگانە با موچەخۆرانی بدات کەچی لە ماوەی چەندین ساڵی شەڕی داعش و دابەزینی نرخی نەوت و کورتێنانی بودجێ عراق دەستی بۆ موچەی فەرمانبەرانی نەبرد و کەمی نەکردووە. عراق توانی لە ماوەی چەند ساڵێکی کەمدا سیستەمی دەستا و دەستکردنی دەسەڵات جێبەجێ بکات و سوپای وڵات بکات بە نیشتیمانی و پەرلەمان بکات بە مەرجەعی یاسادانان. بەڵام سیاسی ئەستەمکارەکانی کوردستان زیاتر لە 27 ساڵە جگە لە دزی و تاڵانی و ستەمکردن پاڵپشتی مادی و معنەوی گروپی چەکداری دەکەن و دان ساڵە دوو بنەماڵە دەستیان گرتووە بەسەر جومگە گرنگەکانی دەسەڵات و بەویستی خۆیان هەر کاتێک بیانوێت دەرگای پەرلەماندا دەخەن و بڕیاری دادگا و دامەزراوەکان ئیفلیج دەکەن. لەو عراقی بەرپرسانی پارتی داوا دەکەن کەسانی سەر بە ئەوان بکرێن بە فەرمانڕەوا لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا دایان خۆپیشاندان کراوە و هاوڵاتیانی ناڕازی ڕۆیشتوونەتە ناو پەرلەمانی عراق و فڕۆکەخانە و بارگای حەزب و پارێزگاکانیان کۆنتڕۆڵ کردووە با بێوەی ژماری قوربانیان لە پەنجەکانی دەست تێپەڕی کردبێت. بەڵام لە هەرێمی کوردستان هێزامنیەکانی پارتی ویکەتی کەوتونەتە وێزەی خۆپیشاندەرانی مەدەنی و قەسابخانەیان بۆ هاوڵاتیانی هاوزمانی خۆیان ساز کردووە و شار و شارۆچکەیەک نەماوە لە کوردستان خۆپیشاندانی تێدا کرابێت و کوژرا و برینداری لێ نەکەوتبێتەوە. بەشێکی زۆر لە بەرپرسانی پارتی وێکێتی لە ناو میلەتەکەی خۆیاندا ڕێز و متمانیان نەماوە و هاوڵاتیان لە شاشەی تیڤیەکانی شەوە حەز ناکەن بیان بینن، بەڵام نازانرێت بە چ ڕوویەکەوە داوا دەکەن هاوڵاتیانی عراق بیانکەن بە براگەورە و بەرپرسارەتی ئەخلاقی و سیاسی و نیشتیمانی وڵاتیان پێبسپێرن لە کاتێکدا وەزیرەکەی ئەوان لەسەر گەندەڵی و بەکارهێنانی سامانی گشتی لا پۆستەکەی لادرا و ڕەوانەی هەولێر کرایەوە.